زیاتر بە میوانداری دکتۆر خالد حەمە ساڵح پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵە بەخێر بێ دکتۆر سپاس بۆیە بەس سپاس منداڵێکە هەستیاری بەرامبەر بە شیر هەبێت چۆن دەناسرێتە ئەو منداڵە هەستیاری هەیە طبعا هەستیاری بە شیر خۆی خودی شیرەکە با بڵێن چەند جۆرێک هەستیاریمان هەیە هەستیاریمان هەیە بە مادەیەک پێوتێ مادەی لاکتۆز کە با بڵێن ئەتوانین بڵێن شیر بڕێکی زۆر لە مادەی لاکتۆزیتیایە کە پێویستی بە هەزمکردن هەیە بە گۆڕانکاری هەیە لەم مادەی کە لە شیرایەکە بە لاکتۆز ناسراوە هەندێک مناڵ هەیە هەستیاری بەم لاکتۆزە هەیە ئەم لاکتۆزیش با بڵێن هەمانە بەهۆی ئەوەی کە ئەنزیمەکی کە مەسئولە لە هەزمکردنی ئەم شیرە کە پێوتێ لاکتێز ئەنزایم ئەمەی نییە یعنی نوعێکی ترمان هەیە کە نەخێر ناتوانێت هەزمی بکات نوعێکی تشێت تحملی ناکات ئینتۆلەرنسی پێوتێ طبعا بە پێی کاتەکە دەرئەکەوێت هەندێک مناڵمان هەیە هەر لە سەرەتای تەمەنیەوە کە لەدایک بوو ناتوانێت مادەی لاکتۆز وەرەگرێت پێوتێ کۆنجێنتەڵ لاکتۆز ئینتۆلەرنس باشە لەو کاتەیە بە چی بۆ منداڵە بدرێت طبعا با بڵێن چۆن بیناسینەوەکەوایە دیارە زۆربەی مناڵانە کە مادەی لاکتۆزی پێ ناکەوێت یاخود ناتوانێت وەریبگرێت یاخود لە زگماکەوە ئەم ئەنزیمەی نییە ئەو مناڵانە سکیانەچێت سکیان بەهاکات ئەبێ بە غازات گەشە ناکات سکشونەکەی وەکو ئاو وایە ئەبێتە هۆی سوتانەوەی با بڵێن شوێنی دایبەکەی بە تەواوەتی زۆرە سووتێتەوە وی ئیزعاجێکات هەر شیرەخۆ بێ بە سکشون بەردەوام ئەمە نوعێکە هەستیاری بە مادەی لاکتۆز هەندێک مناڵ هەیە هیچ کێشەیەکی نییە دوای فترەیەکی زەمانی بە هەر نەخۆشیێک بە هەر هۆکارێک بێت بەهۆی بەکارهێنانی کۆمەڵێک چارەسەرەوە بێت چونکە ئەم مادەی لاکتۆزە لە ناو پەنجۆڵەکانی ناو ڕیخۆڵەیە دەرئەیرێت یێتە دەرەوە ئەبێتە هۆی هەزمکردنی شیرەکە بە هەر سەبەبێک ئەم با بڵێن ناوپۆشی ڕخۆڵەیە خورا بێت تێک شکێنرا بێت یاخود نەما بێت ناتوانێت ئەم ئەنزیمە بڕژێت بۆ ئەوەی کە مادەی لاکتۆزەکە هەزم بکات بۆ یەکە ئەمەش نوعێکی تریانە با بڵێن کۆنجێنتەڵ نییە ئەوە نییە کە لە هەر لە بیدایەتەوە توش بوو بێت بۆ یەکە دوایی کە فترەیەک مەسەن دوای 6 مانگ یا دوای ساڵ مناڵ هەیە تووشی ئەم حاڵتا بێت لە دەرەنجامی نەخۆشیکە و ئەوەش فترێکی زەمەنی ئەوێت تۆ چی بکەیت ئەوە کە ئێمە سەر وەڵامدانەوەی پرسیارێکی جەنابێت ئەوەیە کە لەو کاتەیە کە مناڵەکە تووشەم حاڵتە بۆ تۆ بێی مادەی لاکتۆسی لێ بگریتەوە تاکو وا بکەی ڕیخۆڵەکەی ئیسەحەت بکە جارێکی تر یعنی ڕێگە بدەیت ناوپۆشی ڕیخۆڵە دروست بێتەوە جارێکی تر کە بتوانێت مادەی لاکتێز دروست کات بۆەوەی بتوانێت لاکتۆز هەزم کات و مناڵەکە لەو کێشەیە دوور بێت جۆرێکی ترمان هەیە کە بە قەناعەتی من بەشێکی زۆری خەڵک بە تایبەتی خەڵکی ئاسیاوی کە دوای فترەیەکی زەمەنی ئەو جینەی کە مەسئولە لە دەردانی ئەنزیمی لاکتۆز سیچ ئۆفە بێ ئەکوژێتەوە دوای توانای وەرگرتنی شیری نابێت کە شیرەخوا هەز بە چیەکە هەز بە غازاتێکی زۆرە کاسکی ئاوسێ بێت تاقە دەبێت ئازاری سکی لەگەڵا بێت هەندێک جاریش ئەبێت بە سکچوون ئەمە بە زۆری لە گەورەکانە لە مناڵی گەورەی 4 ساڵ 5 ساڵ 2 ساڵ بە دیار ئەکەوێت لێرە هەل ئەوەیە کە مادەی لاکتۆز وەرنەگرێت مادەی لاکتۆز وەرنەگرێت جۆرێکی ترمان هەیە هەستیاری شیر کە هەستیاریە بە پرۆتینی حیوانی یعنی ئەم مناڵە هەتا ئەو کاتی کە شیری دایکی ئەخوات کێشەی نییە بەڵام کاتێک پەنابێتە بەر شیری قوتوو جۆرێک لە سکچوون و شانەی توش ئەبێت ینی با بڵێن ینی زۆر زۆر فەزیحە مناڵەکە بشکە کاتەوە بێتاقەتێکە تەنانەت پێویستی بەوەیە کە لە نەخۆشخانەیە بمێنێتەوە تاتوانی بڵێ شیری دایک منداڵەکەت لەو حاڵەتە بە دوور دەگرێت لەم جۆرە هەستیاریان بڵێ 100% تاکە چارەسەر بەم حاڵتە ئەوەیە کە ئەوانی کە هەستیاریان بە پرۆتینی حیوانی هەیە پێوتێک کاوم مڵک پرۆتین ئەلەرژی بە شیر دایکی بخۆن بەڵام لە هەمان کاتە ئەدڤایزەیرێ بە دایکەکە دایکەکە ئامۆژگاری ئەکرێت کە بەرهەمی حیوانی وەرنەگرێت یعنی ئەوەی کە بەرهەمی حیوانیە لە گۆشتە لە شیرە لە هێلکەیە دایکەکە وەری نەگرێت هەتا کومناڵەکە چونکە ئەو پرۆتینی کە لە با بڵێن خواردنەکانە هەیە جارێکی تر لە ڕێگەی شیرەکەەوە نەقڵێت بێتەوە بۆ مناڵەکە ئەم جۆریان با بڵێن دوو با بڵێن ئەکرێ بە دوو بەشەوە جۆرێکیان کە پێوتی IgA mediated نن IgA mediated یعنی چی؟ یعنی ئەوانەی کە هەستیاریان هەیە بە پرۆتینی حیوانی نەک بە مادەی لاکتۆسەکە هەندێکیان هەیە بەس نیشانیان لەسەر پێستیان دەرەکەوێت پێستیان سوورە بێتەوە لە شێوەی ئێگزیما
ینی هەندێک جاریش هەیە خورانی لەگەڵە بێت بەڵێ خورانی پێست خورانی پێسیشی لەگەڵا بێت بەڵێ بەشێک لەو نیشانانەی کە باست کرد لە سەرتا ئەمێ بزانم لە هەمان کاتە لەگەڵ نیشانانە ئازار هەیە بوونی هەیە لەگەڵ ئەو منداڵەدا لەگەڵ ئەوشدا بەشێک باز لەوە دەکەن کە ڕەنگی پیسایەکی بەرەو سپی ئەڕواتواتە سوکچوونی سپی ئەمە دروستە سوکچوونی سپی ئەڵێ وەکو شیری لێت ئەڵێ وەکو شیری لێت خوا بێزەحمەتێک تۆز ئەگەر ئاو هەبێت بەڵێ بەسەر کارانە ئێستای هەندێک جار پیسایی سپی نیشانی چییە؟ نیشانی ئەوەیە کە مناڵەکە بازێک نەخۆشیمان هەیە کە سکشونەکەی سپێ بێت وەکو لە نەخۆشی کۆلێرە. هەندێک تر هەیە کە وەکو شیری لێت دەستخۆش. هەندێک کیش وەکو شیر با بڵێن کە دانیشێ ئەڵێ هەر شیرەکە دانێتەوە ببوورە. هەندێک جار لەبەرەوەی کە شیرەکە مەفەتێکی کەمەمێنێتەوە بۆی کە ڕاستەخۆ دایانێت. ئەم حاڵتە نەک با بڵێن ئەڵێ شیرەکەی بە ساخی داناوەتەوە. بەڵام عادەتەن ئەگەر سکچوونێک وەکو ئاوی برنج بوو ئەمان یعنی باشتر وایە لە نەخۆشخانەیە چارەسەر بکرێت چونکە بەتایەتی لە مۆرجەیە کە وەرزی سکشن ڕشانەوەی ئەمان ناتوانین بڵێن ڕەتی بە شیرەکەەوە هەیە. دەکرێت منداڵێک هەستیاری بەرامبەر بە شیری دایکی خۆی هەبێت. ئەم جۆران کە هەستیاریە بە لاکتۆز بەڵێ ئەمە هەستیاریە بە شیری دایک. باشە پێشتر گفتوگۆمان دەربارەی ئەوە کردو لە پرۆگرامەکانی تریبانی باش کوردستان دەکا منداڵ لە تەمەنی 4 بۆ 6 مانگ دەتوانێت خواردنی تر بخوات شیر پێش ئەو 4 مانگە کە تووشی ئەم هەستیاریە دەبێت ئەو کاتە منداڵ پێویستە چی بخوات؟ طبعاً مناڵ لە 4 بۆ 6 مانگ ئەبێ دەستکەی بە خواردن. ئەو خۆراکی کە ئەیرێتێت پێویستە خواردنی بێ پرۆتیناتی کەم بێت. پێش 4 مانگ ناتوانانی خواردنی بێتی. ئەگەر ئەو هەستیاری هەبێ بە شیری دایکی ئەو کاتە ئەگەر بە مادەی لاکتۆسە بێت شیری تایبەت هەیە کە پێوتێت لاکتۆسفری ئەبێ ئەوەی وەربگیرێت. باشە مادەیەک هەیە یعنی شیر هەیە نوعیەتی شیرەکە وایە کە لاکتۆسیتیانە ئەبێ ئەو شیر وەربگیرێت. زۆر باشە کاتە دوای 4 مانگ ئەو پرۆتینانەی کاوتە پێویستە پرۆتین و شتی کەمی ئەومان بۆ باس. طبعاً لە دوای 4 مانگ تۆ دەستەکەی بە خۆراک بۆ ئەوی کە مناڵەکە لە سیاری بە دوور بێت کۆمەڵێک خواردن هەیە کە یعنی با بڵێن ئەبێ خواردنەکە هەڕاو بێت سماشت وەکو محەلەوی گریتیانە بێت وەری بگرێت. جۆرێکی ترمان ینی ئەبێ مادەکە پرۆتینی کەم بێت. مادەی پرۆتین لەوە چ جۆرێک لە هەستیاری دروستکە مەسەن وەکو سپێنی هێلکە وەکو بادەم وەکو گوێز وەکو فستەق ئەبید ئەمانە خراپە بووی باشترە وەری نەگرێت. ئەو خواردنانی بێتی کە کەمتر پرۆتینی هەیە هەتا مناڵەکە هێواش هێواش ڕایە لەگەڵی. دەکرێت هەستیاری تەنها لەو منداڵانەدا دەربکەوێت بە تایبەت لە بەشی دەموچاوی بزاندرێت کۆ منداڵە هەستیاری هەیە ینی بەشێک بازەوە دەکەن دەموچاوی ئەو منداڵە ئەشێوێت بەو نەسوورە بێتەوە پەڵەپەڵی تیا دەرەکەوێت ئەمە دروستە. ئەگونجێت هەستیارەکە با بڵێن شێوازی مختلف بێ وەکوتم لە بیدایەتە هەیە بە سکشون ڕشانەوە هەیە بە سوودبوونەوەی پێست هەمانە بە هین دەرەکەوێت یعنی با بڵێن بە تەنگە نەفەسی یاخود دروستبوونی ئێگزیما لەسەر پێستی. باشە دکتۆری کوچانی کورد وەرەگرین دواتر لە گفتوگۆکانمان بەردەوام دەبین باشە؟ ڕۆژێکەکەم ێستا پارەی بەزینەکەم پیاە کردو ئەمە بەس بۆ وانە بۆ خواردنی وانە اینا بۆ لە قەرانجی بە 450 دینار زۆر بێ عیب لتری 450 دینار بێ کێشەوەی کارتشی پێ نەبیاری دەنی من لە بەیانیەوە دەرچوومە 15,000 20,000 والله 12,000م داوە بە بانزین ڕاست بە 200,000 نازم بە بەزین بدەم یان نۆپارۆمداری و ئەشیا بدەم یعنی ئێمە چی بکەین نازام قڕی کوێ بین بەدەقی سەرمانە ئەگەر بێتەوە هەمومان ئەگە سیارەکانمان نەزۆڵێنین باشترین حەلەکە بەنزینیش نەکاتەوە ئاستا وەچی بەغدادی کەنە 450 وەکو تەکسیەکان بەنزینمان لە هەمووی گرانترە
ئەvە خلالە هەفتەیەکە هەفتی 5 دینار چوە سەر پۆزیل هەر ڕۆژە شعرێک داێ لەسەر ئەم خەڵکە پۆرە خراوە لێرە هەموو شتە لە ژێر دەسەڵاتی خوانە تا هەرەوەی بەڵێ هەنا بەڵێ خۆشەویستان بەرداوام دەبین بە گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر خالت دکتۆر بە لە دوای وچانەکە ئەو پرسیارە بکەم کە منداڵ ئاسایی کە شیر ئەخواتەوە یاخۆزار حاڵەتێکی تر ڕشانەوەی لەگەڵا باشە زۆرجا منداڵ ئەشێتەوە ئەشە ڕشانەوە نیشانەیەک بۆ هەستیاری منداڵ بەرامبەر بە شیر و ئەو بابەتانی کە پێش ناوبڕ باسمان کرد بە تاکید هەندێک لە هەستیاریەکان بە ڕشانەوە خۆی بینێت و بەس زۆر مهمە ئێمە جای بکەینەوە ڕشانەوەی ئاسایی و نائاسایی لە یەکجار باش چۆن جێکینەوە ئەگەر مناڵەکە وەزنی زیاد بکات پیسایی بکات ینی ئەمە نیشانەی ڕشانەوەی طبیعیە بەڵام ئەگە وەزنی زیاد نەکات و میز کەم کات ئەوە ڕشانەوەیکی نائاساییە بەڵێ لەگەڵ ئەوشدا وەکو هاوکارم ئاوێستاوتی تقریبان لە 4 بۆ 6 مانگیەوە ئەو منداڵە دەکرێت خواردنی پێ بدرێت دەکرێت ئەو منداڵە بۆ منە میوەی پێ بدرێت بەتایبەت لە هەندێکیان پسکیت ئەتوێنەوە یاخود جۆرە خواردنی تایبەت بە منداڵان سریلاک هەیە ئەکرێت ئەو منداڵانە بۆ خواردنانە خۆیان هەستیار بن یاخود لە هەمان کات ئەو تەمەنە ئەو منداڵە بەڵێ ئەو قۆی باشتر وایە سریلاک بەکارنێنرێت پسکیتیش بەکارنێنرێت زیاتر خواردنی ئاسایی پێ بدرێت باشە دکتۆر من دوێمە سەر دوای پرسیار پرسیاری ئەوە کەم تۆ ئەماژۆزبەوە کرد بۆ منە ئەو منداڵی کە هەستیاری لە لاکتۆز هەیە بۆ نمونە لی ببڕدرێتەوە ئەگەر دایکەکە درک بەمە نەکات یاخود هەست بەوە نەکات زیانەکانی لە دواتر تا چی دەبن و چارەسەرەکانی لە ئێوە چییە مناڵەکە گەشە ناکات کێشێ ڕشێتەوە مناڵێکی بەدخۆراک دەرەچێت تەسیری هەیە لەسەر گەشەی مناڵەکە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر خالت حەمەد ساڵح پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵە سپاس بۆ زانیاریەکان